لا 25مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەوە لە شاری سلێمانی سڵاوتان لەبێت. ئەم ساڵ فستیڤاڵەکە بە دروشمی 25 ساڵە بەهرە و ئازادی ئاوێزانی گەلاوێژن. بەڕێز سۆران نەقشبەندی کە بەڕێوەبەری هونەری فستیڤاڵە لەگەڵ ئێمەیە زیاتر قسەی لەسەرەکەین لەسەر فستیڤاڵی ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی. کاک سۆران بەخێر بێ. زۆر سپاس کە لەگەڵمانی بەخێر بێت. ئەم ساڵ چارەکە سەدەیەک بەسەر فستیڤاڵدا تێپەڕ دەبێت. ئامانجتان چییە؟ ئەوەی کە ئەم ساڵ جیاوازە دەتانەوێت بیکەن چییە؟ بەڵێ پێشەکی زۆر سپاس. ئەوەی ڕاستی بێ ئەم ساڵ بە بۆنەی تێپەڕبوونی 24 خولی فستیڤاڵەکە کە ئەم ساڵ 25مینە وامان بە باشزانی کە بە شێوەیەکی گشتی لە سەرەتاوە تا کۆتایی فستیڤاڵەکان عین لە یەکەوە تاوەکو 24 بکەینە کۆبەرهەمێک بۆ ئەوەی کە لەناو 25مین فستیڤاڵە دیسانەوە بەسەر ئەو پلانانەی ساڵانی پێشوا بڕۆینەوە کە ئاخۆ لەکوێیە با بڵێن نقطەی زەعفمان چی بووە، لەکوێیە خەلەلێکمان هەبووە، لەکوێیە کەم و کورتیەک هەبووە بۆی لە 25مین ساڵ یاخود 25مین بەدواوە ئێمە بتوانین هەموو ئەو کێشانە چارەسەرکەین. بەڵێ ئەوەی کە ئەم ساڵ تازەیە بۆ فستیڤاڵ چی دەبێت؟ بەنسبەتی ئەم ساڵەوە وەکو بینیتان پێشنگای کتێبەکە کە سعی 11 بەیانی کرایەوە پێشنگایەکی زۆر گەورەتر بوو لە ساڵانی پێشوو. تاان ساڵانی پێشوو لە ناو کتێبخانەی گشتی سلێمانی بە سپاسەوە هەموو ساڵی هاوکارمان بوون. ئەم ساڵیشەر هاوکارمان بوون، بەڵام ئێمە پێشنیازمان کرد کە بچێتە ناو کارگەی کولتوری لەبەرەوەی کە شوێنێکە تەرخان کراوە بۆ ئەو جۆرە چالاکیانە. بە هەمان شێوە بۆ یەکەمین جار بوو کە گەورەترین معرەزی شێوەکاری سەر تاسەری عێراق بە پەشداری 150 هونەرمەندی زۆر ناوداری عێراق و کوردستانی گەورەش تایە بەشدار بوون. بەنسبەتی بەشە هونەریەکانەوە جیاوازیکی زۆر گەورە هەیە لە لێوان ئەم ساڵ و ساڵانی پێشوە. ڕاستە وەکو ئاهەنگی یۆبیلی زیوین ئێمە حسابمان بۆ کردو، بەڵام لە ڕاستیە ئەمڕۆ کە سەعات 4 بەدواوە ئەو فستیڤ ئەو کەرنەڤاڵە میوزیکە دەست پێەکە. بۆچی چالاکی هونەریەکان زۆرن ئەم ساڵ؟ لەبەرەوەی کە بەڕاستی خۆی ئەگەر بیتە سەر ئەساس ئێمە زۆرتر تەعامل لەگەڵ دەقاکەین لە فستیڤاڵی گەلاوێژە، دەقی ئەدەبی. ئەم دەقە ئەدەبیانە دوجار یا لە درامایەکە کۆتاییە، یا لە کورتە چیرۆ، یا لە کورتە فیلمێکا کۆتاییە، یا لە بەرهەمێکی هونەریە، یا ئەبێتە با بڵێن داینەمۆی داهێنان بۆ بەرهەمێکی هونەری. بۆیە بەم شێوەیە ئێمە بەشە هونەریەکانمان زیاتر کردەوە. کۆزانی ئەم ساڵ بۆ یەکەمین جار فستیڤاڵی گەلاوێژ شانۆگەری بەرهەمهێناوە. ئەم شانۆگەریە بە مەبەست بەرهەمهێنراوە بۆەوەی کە لە ساڵانی داهاتووەوە طبعاً جیاوازێکی تریژەوەیە کە پلاتفۆرمی ڕسمی ئۆفیشیەلی هەیە لە مۆلا هەموو کەسانی کە ئەیانەوێ بەشداری فستیڤاڵی گەلاوێژکەن بۆ بەشەکان لە ڕێگەی و پلاتفۆرمەوە وەکو هەر فستیڤاڵێکی تری نێودەوڵەتی دنیا لە ڕێگە و پلاتفۆرمانەوە بەرهەمەکانیانە نێرن. باشە کاک سۆران، ناوی فستیڤاڵ فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە. ئەو کەسایەتیانی کە بانگهێشت کراون کەسانی نێودەوڵەتی تایە؟ بێگومان هەمویان لەسەر ئاستی خۆیانە، لەسەر با بڵێن لەو ژانرەیە کە پرۆفشناڵەتیایە خۆی نێودەوڵەتی بوون هەرەوەیە کە زیاد لە دەوڵەتێک لە ناو چالاکیەکە بەشدار بێت. هەموو ئەو مقەوماتانە ئێمە لە ناو چارچێوەی فستیڤاڵی گەلاوێژە لە دەوڵەتە عەرەبیەکانەوە تقریباً لە 9 دەوڵەتەوە هەمانە کوێیت و مەغریب و میسر و تونس و لە چەندین وڵاتی ترەوە لە ئەردەن لە سووریاوە بە هەمان شێوە لە ڕۆژئاوا میوانی زۆرمان هەیە، لە دەرەوەش لە فەڕەنساوە لە ئەڵمانیاوە میوانمان هەیە کە بەشدارن لە پانەڵەکان. باشە باسی خەڵاتی یوبیلی زیوین بکەین کە بۆ ئەم ساڵ بۆ ئەم خولە دابین کراوە. چەند کەسایەتیەکی دیار واروەها چەند شاعیرێک تێدا ئەم خەڵاتە وەرەگرن. ئەم کەسانە لەسەر چ بنەمایەک دیاری کراون؟ لەسەر بنەمای تەمەنی کارکردنیان و ئەزمونیان کە لە پێناوی بەرهەمهێنانی هونەری و ئەدەبیا سەرفیان کردووە. هەموو ئەو ناوانەی کە ئەمڕۆ خەڵاتەکرێن با بڵێن زۆربیان لە بواری هونەرایە دیسانەوە لەبەرەوەی ئەم ساڵ سپۆتی زۆری ڕووداوەکانی ناو با بڵێن فستیڤاڵەکە زیاتر بەرە هونەرە بۆ لەبەرەوەی فستیڤاڵەکە گشتگیرتر ئەبێت لەوەی کە ئێستا هەیە. یعنی ئێمە ساڵانی پێشوو بەس تەنها هەتا ئەم ساڵیش بەس تەنها شعر و چیرۆک و لێکۆڵینەوە چێتە بواری پێشبڕچێەوە کە لە ساڵی داهاتوو بەدواوە ئێمە دەقی ئەدەبی تریشی بۆ زیابێ کە دەقەکان زیاتر لە ناو ژانری هونەریە جێگایانە بێتەوە وەکو بۆ نمونەوەکو نووسینی شانۆنامە. شانۆنامە ئەو کەسێک کە شعرێگە نووسێت بە هەمان شێوە کەسێک کە شانۆنامەیەکی جوان و نووسیوە ئەتوانێت بەرهەمەکانی بنێرێ بۆ فستیڤاڵەکە کە لە چوارچێوەی ئەوانەیە لە ساڵانی داهاتوو لە ساڵی دوای ئەوەیە باشترینی هەڵەبژێرێت و بەرهەمەهێنرێت. زۆر باشە. باسی پێشبڕکێکام ساڵ لەسەر شعر چیرۆک و لێکۆڵینەوەیە لەسەر چ بنەمایەک و چەند کەس بەشدارن لەسەر چ بنەمایەک ئێوە پێوەرەکانتان دیاری کردو بۆیان؟ ئەم پێوەرانە و ئەم ڕیتمە
بە درێژایی 25 ساڵی ڕابردوو هەر بەو شێوەیە بووە کە لیژنەیەکی سێکەسی بۆ هەر ژانرێک دەستنیشانەکرێ ئەم لیژنەیە خۆشیان یەکتری ناناسن بەڕاستی ینی خۆشیان نازانن دوو کەسەکەی ترچێن بۆچی لەبەرەوەی کە لە ئەساسە هەر ناشزانن کێیە ئەو کەسەی کە ئەو بەرهەمەی بۆ هاتووە ناوی کێیە شعرەکەی کێیە چیرۆکەکەی کێیە یان لێکۆڵینەوەی کێیە بۆ لەبەرەوەی کە ها ناسین و واستە و ئەم شتانەی تێنەکەی بەرهەمەکە خۆی قسە بکات بەڕاستی یعنی ئەگە تۆ لە کۆی سێ کەسی مختص کە هەمویان دوای لیژنەکان کە ئیعلانەکرێن دیارەکە هەمویان با بڵێن خەڵکی ئەکادیمی لیژنەکان بەڵێ ئەوانەی کە بۆ بەشی ناوخۆیە بەڵام هەمویان کوردن باشە لە چەند شوێنەوە ئەم کەسانە بەشداریان کردووە ئەوەی ڕاستی بێ لە کوردستانی خۆمانەوە یعنی لە هەرێمی کوردستانەوە زۆربەی بەشداربووەکانن وەکو هەر ساڵێکی تر ڕۆژهەڵات چالاکی یعنی چالاکی ئەوان بەشداربوونی ئەوان زۆر بەرچاوە لە ناو فستیڤاڵا لەبەرەوەی کە با بڵێن بواری ئەدەبی ئەوان زۆر باش پێشکەوتن ینی چالاکی و بەشداریکردنی شاعیر و نووسەرانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو سێ بوارەیە زیاتر بووە لەوانی باشووری کوردستان نەک زیاتر بووە لە ئاستێکی زۆر بەرزایە یعنی ئەوان تقریبا ئەگەنەوە بە ئاستی ئەوەی واسە ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانی تێدا بەڵام ئێمە هەردوو بەشەکەی تریشمان هەیە بەڵام بە ڕێژەی کەمتر باشە ئەوانەی کە لەسەر ئاستی باشووری کوردستان لەم پێشبڕکێدا بەشدارن بە ئەو سێ بوارە هەموو شار و شارۆچکەکانی گرتوتەوە چونکە من هەندێک پۆستم بینی ڕخنەیەوە دەگیرا کە لە هەندێک شارەوە خەڵک پێشکەشی کردووە بەڵام دەرنەچووە یان بەشدار نەبووە من با بڵێن من لە چۆمانەوە بەشداری یەکەم کاتێک کە بەرهەمەکەی من دەرناچێ ئەو لیژنەیە ئەو سێ کەسە نە ئەزانن من کێم نە ئەزانن لە کوێوە بەشداریم کردووە بە هیچ شێوەیەکەم داتایان لانیە ئەوان یعنی دقێکە چێتە بەردەمی ئەو نازانێت لەکوێ ئەم دەقە نووسراوە خاوەنەکەی کێیە لەبەر ئەوە ئەو پێوەرانە بەڕاستی بەستەنها لەوانەیە نیگەرانیەک بێت هی ئازیزێکمان لە ناو سوشەل میدیای نووسیوێتی ئەجینا بە هیچ شێوەیەک هیچ پێوەرێکمان نییە بۆەوەی کە ئایا لەکوێوە بەشداربوو هەبێت و یان نەبێت چکە ئەو دقەکە قساکە بەنسبەتی بوارەکانی پێشبڕکێەوە کە شعر و چیرۆک و لێکۆڵینەوەی پرسیارەکەی جەنابێ بە هیچ شێوەیەک پێوەرەکە شوێن نییە بە هیچ شێوەیەک زۆر سپاس دەکەم کاک سۆران سپاس کە لەگەڵمان بووی سپاس بە ئێوەش پەڕێزان